وەسەبارەت بە ستاف و هاوکارانی خۆل لە ڕاستیدا جگە لە دۆعای خێری چترم بۆیان نییە و خی گەورە جزای خێریان بداتەوە و بە بەهشتی پان و بەرینیان شاد بکە ئینشاء الله. لە ڕاستیدا زۆر لەگەڵمان ماندوون و هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ ئەوەی بزانن بەشداربووانی خولەکە لە هیچ شتێکیان کەم نییە و ئایا بربەستیان بڕیوە و ڕاهێنانەکانیان بە تەواوەتی کردووە و لە ڕاستیدا ینی هیچ کۆرسێک ئاوا نییە ئەوەندە خەم لە فێرخوازان بخۆن. بەڕاستی ئەمەش جێگای سەرنج و سوپاسە. زۆر زۆر سوپاسیان ئەەکەم ئیدی خوای گەورە سەربەرز و مۆفەقیان بکە ئینشاء الله. جگە لە دۆعای خێری چترم بۆیان نییە و خی گەورە جزای خێریان بداتەوە و بە بەهشتی پان و بەرینیان شاد بکە ئینشاء الله. لە ڕاستیدا زۆر لەگەڵمان ماندوون و هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ ئەوەی بزانن بەشداربووانی خولەکە لە هیچ شتێکیان کەم نییە و ئایا بربەستیان بڕیوە و ڕاهێنانەکانیان بە تەواوەتی کردووە و لە ڕاستیدا ینی هیچ کۆرسێک ئاوا نییە ئەوەندە خەم لە فێرخوازان بخۆن. بەڕاستی ئەمەش جێگای سەرنج و سوپاسە. زۆر زۆر سوپاسیان ئەەکەم ئیدی خوای گەورە سەربەرز و مۆفەقیان بکە ئینشاء الله. وەسەبارەت بەم کۆرسەش ئەم کۆرسە خۆی لە خۆیدا چەندین کۆرسی تر لە ناو خۆی پێک دێنێت چونکە هەر بەهێزکردنی یادگە نیە بەڵکو ینی وات لێ دەکا کە ببیت بە کەسێکی سەرکەوتو و سەرنجڕاکێش، وات لێ دەکا کە خۆت خۆش بە ینی متمانەت بە خۆت هەبێت و لە ڕێگای قسەکردن و شێوازی دەربڕینی وشەکان بڕوات بەخۆ هەبێ وە کۆمەڵە کێشەیەک هەیە کە مرۆڤ پێوە دەناڵێنێت وەکو ترس لە قسەکردن. ئەم کۆرسە ینی وا دەکا ئەم ترسانت نەمێنێت، تەنها ئەم ترسانش خۆت بە خۆت دروست کردە وەکو فۆبیایەک کە وا هەز دەکەی ئەم خەڵکە هەموو چاویان لە تۆیە. بەڵام هەز دەکەم ئێستا الحەمدوللا هەرچەندە هەفتەی 4 هەفتەمان خوێندووە بەڵام من خۆم الحەمدوللا سودێک باشم لێ بینەوە و خۆم کە دەرچووی بەشی زانکۆم لە بەشی ئادەبی ئینگلیزی واتە لە زمانی ئینگلیزی دەرچووی زمانی ئینگلیزیمە و ڕاستی وشە لەبەرکردن بۆ من زۆر زۆر ناخۆش بوو بەڵام دڵنیام دوای تەوابوونی ئەم کۆرسە ینی فێری کۆمەڵە وشەیەکی زۆر زۆر نوێتر دەبووم و زیاتر دەتوانم پەرە بە زمانی خۆم بدەم. دووبارە سپاس، خوای گەورە جزای خێرتان بداتەوە ئینشاء الله. مستافە بەڕێز و جوانە هەر سەرکەوتووە بن و وەسەلام عەلەیکوم.